شانۆی تاسە ئەو شانۆیی کە خۆی و هەروە ستافەکەی لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە سنەی ئازیزەوە هاتوونەتە نێو پایتەختی ڕۆشنبیری و لەسەر تەختی شانۆ لێرە کارەکان نمایشەکەن بە خۆشحاڵیەوە بوونی ئەم پەیوەندە یاخود دروستکردنیان پردە پەیوەندیانە لە نێوان کوردستانی گەورەیە خۆی لە خۆیان گرنگی و تایبەتمەندی خۆی بە تایبەتیش بۆ شانۆکاران بە شێوەیەکی گشتی بۆ هیواین کە هەر کارێک لە هەر پارچێکی کوردستان ئامادەکرێت نمایشەکرێت پاشبچەکانی دریشی لێ بێبەش نەبن. لە شاری سلێمانی و بە ئامادەبوونی بەشێک لە هونەرمەندان و شانۆکار و ڕۆشنبیران شانۆی تاسە نمایشکرا کە لە نووسین و دەرێنانی حەسەن چەرەقیە. لە هۆڵی کۆمەڵی هونەر جوانەکانی سلێمانی جێی ئاماژەم شانۆیە لەلایەن گروپێک لە شانۆکارانی شاری سنەوە ئاماژەکراوە و چەند ئەکتەرێکیش ڕۆڵی تێدا گەڕن. من مازیار قوبادیم نەخشی کا شەریف لەم شانوە گێڕم. زۆر خۆشحاڵم لەوەی کەم پەیوەندی لەگەڵ ڕۆژهەڵات و سلێمانیە بەرقەرار بووە کە هونەرمەندەکانی دەتوانن پێکەوە هاتوچوو بکەن. هەر لەم ڕێگەوە ئەزموونگەلێکی زۆر ئەتوانن پێکەوە تەبادڵکەن ئەزمموی لە کاری یەک وەربگرن. سەبات بە کارەکەش لە خزمەتان ئاسکەم هەروەک کاک حەسەنی تەرەقی ئاماژەیان پێ کرد. کارەکە بە جۆرێک ئەتوانین بێژین یەکێ لە کێشەگە لە خەڵکی کووردە، یەکێک یا چەند کێشێک لە خەڵکی کورد کە ئەتوانم بێژم لە باکوور و باشوور و ڕۆژهەڵات و ڕۆژاوە هەمووان بە جۆرە لەگەڵی بەرەو ڕووە بنەوە وەکو غەریبی، وەکو کۆچ، وەکو تاسە، وەکو ئەوین گەلێکێ بە ئامانج بە کام ناگەیت و زۆر شت کە لەم کارە بە هەر جۆرێ لە هەر کامێکی باسکەلێک کۆتا کراوە. شانۆکارانی هەر چوار پارچەکە ڕۆژاوا و ڕۆژهەڵات باشوور باکوور کە زۆربەیان ئەو شتە لە نێوان ڕۆژهەڵات و ڕۆژاوا بووە لەم چەند ساڵە کە من بینیومە. ئەم کاریشە شانۆی تاسە لە فستیواڵی سەقزە لێنا ئێمە بەشدار بووین کە کاک بەکربینەر ئەوی بە هەڵبژارد، ئەم شانۆیەمانە هەڵبژارد و بۆ ئیجرا کە ئەویش تەواوی ئەم شانووە ئەرکی تەواو شانۆکە وەک ئسپەنسەر بە سەرشانی کاک بەکربینەر بووە. وەڵاهی گرنگی زۆرە ئەم تەبادڵی بە جۆرێ کەلتوری و ئەوەی کە شانۆکارانی ڕۆژهەڵات و ڕۆژاوا هەر ئەمە ئەبێ بەردەوام بێت. هەروە کە ئێمە هاتوین بۆ شاری سنە لە سلێمانی و بێن بۆ سنە ئێمە قامیانە نین سەرچاو. هیوادارم کە ئەم دەرفەتمانە ببێ زۆرتر و زۆرتر و زۆرتر ئەم شتە ببینە ڕێگە. شانۆی ئەکتەر کە خۆم نووسیم و دەرهێنەریم کردووە 7 دانە ئەکتەری هەست کە باس لە تاسە و غەریبی و ئەوینداری و ئەوینداریە کە بە ئاکام نەگەیشتووە و باس لە کەسایەتی کەسایەتی گەلێکە کات کە ناچارن بەهۆی سریک شتایی کە ڕوو ئەدا بۆیان بەرەو هەندەران بڕۆن، بۆ غەریبی بڕۆن.